نادیە موراد کچە کوردی ئێزیدی خەڵاتی نۆبڵی ئاشتی پێبەخشرا و بووە یەکەم کورد ئەو خەڵاتە بەدەست دەهێنێت. Nobel Committee has decided to award the Nobel Peace Prize for 2018 to Denis Mukwege and Nadia Murad. ئەکادمیای خەڵاتی نۆبڵ ڕایگەیاند هەر یەکە لە نادیە موراد کچە کوردی ئێزیدی و دێنیس مەکوێگی پزیشکی کۆنگۆلی لە بەرامبەر هەوڵ و تێکۆشانەکانیان بۆ ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی سێکسی و پاراستنی ژنان لە کاتی جەنگ و ململانەکاندا خەڵاتی نۆبڵی ئاشتی ساڵی 2018 پێبەخشراوە. نادیە مورادی تەمەن 25 ساڵ لە گوندی کۆجۆی سەر بە قەزای شەنگال لەدایک بووە. یەکەم کورد و بچووکترین کەس بووە کە خەڵاتی نۆبڵی ئاشتی وەردەگرێت و لە ساڵی 2014 دوای داگیرکردنی قەزای شەنگال لەلایەن تیرۆریستانی داعشەوە 6 برا و دایکی گولەباران کران و خۆشی کەوتە دەستی ئەو گروپە و دواتر توانی خۆی ڕزگار بکات. لە ماوەی ڕابردووشدا نادیە موراد توانی دەنگی ئێزیدیەکان و ئەو تاوانانەی دەرحەق بە کچان و ژنانی ئێزیدی کراوە بگەێنێتە کۆمەڵگەی نێودەوڵەتی. هەر ئەوە ژوای کرد لە ساڵی 2016 لەگەڵ لەمیا بەشار خەڵاتی ساخاڕۆڤیان بۆ ئازادی بیرورا وەرگرت. نادیە موراد لە مانگی سێپتەمبەری ساڵی 2016ەوە لەلایەن نەتەوە یەکگرتوەکانەوە کراوەتە باڵیۆزی نیازپاکی و بەردەوامە لە هەوڵەکانی بۆ ناساندنی تاوانەکانی داعش وەک جینۆساید لەسەر ئاستی جیهان. لە ئێستاشدا نادیە مورادێکێکە لە دیارترین چالاکوانەکانی بواری مافەکانی مرۆڤ لەسەر ئاستی جیهان. هەروەها دێنیس مەکوێگی کۆنگۆلی تەمەن 64 ساڵ پزیشکی تایبەتی ژنان بووە و بە هەمان شێوە یەکێک بۆ لەو کەسانی بەشێکی زۆری تەمەنی بۆ هاوکاریکردنی قوربانیانی دەستدرێژی سێکسی تەرخان کردووە و بە هاوکاری کارمەندەکانی توانیویانە هەزاران ژن چارەسەر بکەن کە لە توندوتیژی و ئاڵۆزیەکانی کۆنگۆدا بوونە تا قوربانی دەستدرێژیەکان. Et de reconnaître leur souffrance, mais aussi leur dignité et le courage qu'elles incarnent.